چینەتەوەری یەکەمی بەرنامەکەمان وەکو لە سەرەتای بەرنامەکەیە باسمان لێ کرد لەگەڵ ساوێنە کە نمایشی فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور دوێنێ دەستی پێکرد و ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی لە 3 کاتی جیاوازە فیلمەکە نمایشە کرێت لە 2 کاتە نمایش کراوە کاتێک گەشتا ماوە نمایشە کرێت و نمایش بەردەوامە بێت ئێوەتوانن سەردانی سینەما سالم کە نەشاری سلێمانی کە ئەم فیلمە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەرهەمهێنراوە. فیلمێکی زۆر تایبەت، فیلمێکی ناوازە، فیلمێکی تەواو کوردیانە. باز لە فیلمەکەکەین و بەگشتی باز لە ڕۆڵی سینەماکەین لەگەڵ زۆر بەڕێز ڕێکار بەرزان کە وەک ئەکتەر لە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور ڕۆڵی هەیە و لە هەمان کاتدا یاریدەدەری یەکەمی دەرهێنەرە لە فیلمەکە. کاک ڕێکار سڵاوت دەبێ و بەخێربێت. زۆر سپاس. سڵاو و سڵاو بۆ بینەرە عزیزەکانی کورسات. پیرۆزباییتان یەکەین و شانازیتان پێوەکەین دوێنێ لە نمایشی تایبەتی فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور ئێمە ئامادەیمان هەبوو فیلمێکی تەواو تایبەت و ناوازە بوو. زۆر سپاس. بەڕاستیەوە بەرهەمی کارکردنی کۆمەڵێک کەسی زۆر باش و پرۆفشناڵ بووە لە ئیشەکەیە و ینی خەریکی کات بۆ دروستکردنی ئەم فیلمە خەریکی کاتێکی تااقەت پڕوکێن و ئیشێکی تااقەت پڕوکێن بوو بەڕاستی و شایانی ئەوە بینەر شایانی ئەوە یەکە ئیشێکی باش ببینە ئیتر ئێمەش بە خۆشحاڵی و نزیکی دوایەوەی کاگەوراس سیناریۆکەی تەواو کرد و لەگەڵ کاک بە زۆر بەڕێز کاک مانسۆڵ تەیفۆری ئێمە بۆ ماوەی 6 مانگ پریمان دەست پێ کرد و ماوەی 30 ڕۆژ وێنەگرتنمان ئەنجامە و بە خۆشحاڵیەوە دوێنێ یەکەمین نمایشی فیلمەکە لە سینەما سالم ئەنجام درا و سپاس بۆ هەموو ئەو ئەزیزان و سپاس بۆ کورسات و هەموو ئەو کەسانی کە لەوێ بەشدار بوون و بینەری فیلمەکە بوون. مەراسیمی فەرشی سوور بوو و لەگەڵەوەشە فیلمەکە بە شێوەیەکی تایبەت نمایش کرا و ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی نمایش کرا. دوێنێ ئەوەی پلانتان بۆ دانابوو چۆن پلانتان دانابوو ئاوا کارەکان ڕۆشت؟ بەڵێ بێگومان ئەو پلانی کە دانرابوو مەسەن زۆر بەباشی ڕۆی لەگەڵ هەروەکو پێشتر ئاماژەم بێ دەستگای میدیای کورسات کە سپۆنسەری سەرەکی کارەکەی سپۆنسەری میدیایی کارەکەیە و بەسپاسەوە مەسەن هەموو کارەکە گواستنەوەی کارەکەیان بۆ میدیاکان گواستەوە و بینەرێکی زۆر باش لەوێ ئامادە بوو و بووە تا ئێستا مەسەن ئەوەی کە بۆمان گەیشتۆتەوە بینەرێکی زۆر ئەو میوانانی کە لێو بوون بە خۆشحاڵی زۆر فیلمەکەیان بەدڵ بوو و لەم ڕۆژەوە یەکەمین نمایشی دەست پێ کردووە 3 کات لە وەکو جەناب ئاماژت پێاست لە 3 کاتە لە سعات 3 سعات 6 سعات 9 لە سینەما سالم نمایش و بینەران دەتوانن بینەری ئەم فیلمە بتوانن. دەستان خۆش بێت کاک ڕێکار پیرۆستان بێت بۆ هیوای کە بتوانن دڵێم ئەم کارەتان زۆر جوانم فیلمەتان زۆر جوانم چکە من تاوەکو ئێستا بینەری نەبوو من دوێن لە نێو ستۆدیۆ بووم هەر بژین دڵنیام لەوەی کە کاری زۆر جوانتر و زۆر باشتر ئەکەن ئەوەی باسی ئەوە بکەیت کە ئەزمموی تۆ وەک یاریدەدەری دەرهێنەر چۆن بۆ ئەزمونە چونکە ئەزام کاری دەرهێنانت کردووە هەر بۆ خۆت بەتەنها لە هەمان کاتیشە ئاکتینگت لە نێو فیلمەکەدا کردووە و ئەزمموی خۆت وەکو یاریدەدەری یەکەمی دەرهێنەر چۆن بوو؟ ئەزمونێکی زۆر جیاواز و یەکەمین فیلمی درێژ بوو کە من وەکو یاریدەدەری دەرهێنەر یەکەمین فیلمی درێژ بوو وەکو یاریدەدەری دەرهێنەر کاری تیا بکەم. سەرەتا وەکو باسم کرد کە سیناریۆکەم خوێنەوە بەڕاستی سیناریۆیەکە شایانیەوە بوو کە بێتە بوون کە چۆ زۆر دەمێک بوو کە کاگەوراز ئەیویزم فیلمە دروست کات و لەگەڵ کاک ڕەوەز کە توانیان بووە بۆ پرۆدیوسەری ئیشەکە و دەستمان کرد بە ئامادەکاری و ئامادەکاریکی زۆر باشمان بوو کە چونکە ئەم فیلمە نزیک بە 14 لۆکیشن وێنەگرتنی هەبوو نزیک بە 300 ئەکتەر بەشداری بووە 7 ئەکتەری سەرەکی و ئەوانەی تژ ئەکتەری ناوەند و لاوەکی بەشداری بوو لەبەرەوە و 30 ڕۆژ پێویستی بەوە بوو کە 30 ڕۆژ وێنەگرتنی بۆ ئەنجام درێت لەبەرەوە کارێکی ئاسان نەبوو. ئەوە لێ بپرسم ئایا کارێکی گران نەبوو تۆ ڕۆڵت هەبە نواندن بکەیت و لە هەمان کاتی یاریدەدەری یەکەمی دەرهێنەری بکەیت کارێکی گران نەبوو بۆ تۆ؟ زۆر کاری یاریدەدەری دەرهێنەری کارێکی زۆر بەڕاستی کارێکی زۆر قورسە و پێویستی بە تەرکیزێکی تەواو هەیە بۆی کە بتوانی بەڵێ پێویستی بە تەرکیزێکی تەواو هەیە بۆی کە بە تەواوەتی ئەو بەرنامەی کە دایە ڕێژی لە ماوەی چکە ئێمە کێشەی گەورەی کە ئێمە لە فیلم ڕوبەڕوومانە بێکمانەگەین کێشەی بودجەیە ئێمە ئەبێت لەم بودجەی کە هەمانە بەم کاتە بتوانین فیلمەکە تەواوکەین و فیلمێکی باشی دروستکەین و ئەمە پێویستی بەوە بوو کە من لەسەر ڕایەوەی ئەم کاراکەم کارێک تریشم بۆ هاتبووە تەنیشت ئەم کارەکە کاری نواندنەکە بوو و من پێشتر نواندنم کرده بوو کوی خۆم
دەرچووی بەشی فیلمسازی بووم لە زانکۆی سلێمانی نواندنم کرد و بەڵام ئەم کارە کاک هەوراس بە سوپاسەوە کە حەزی کرد کە من ئەم نواندنی ئەم کارکتەری هاڕوونی گەنج بکەم و لەبەرەوە کارکتەرەکەش زۆر کارکتەرێکی جوان بوو بەڵام ئەویش پێویستی بە ئامادەکاریی زۆر و کاتە ئیسراحەتەکانم کە هەم بوو بۆ ئەوەی کە ئیسراحەتی لەسەرکم ئەچوم پرۆبلەم لەسەر ڕاهێنان مەکرد لەسەرەوەی کە ئەم کارکتەرە چۆن بەباشی ڕۆڵەکانم کورتن لە ناو فیلمەکە بەڵام پێویستی بەوە کاریگەری ئەم کاریزمانی چەند کورتیش بێ لە فیلمەکەیە بەڵام پێویستی بە خۆئامادەکردن هەیە ئەم خۆئامادەکردنە تەنیا لەو کاتانەیە ئەو کاتانت بە دەرفەتە زانی بۆی کاری لەسەر بکەیت لەسەر ڕۆڵەکەت کە زۆر بە شێوەیەکی باش بەرجەسەی ڕۆڵەکەت بکەیت کە ڕۆڵی هاڕوونی گەنج ڕۆڵی هاڕوونی گەنج بوو ئەنجا ئەوە بە زمانێکی جیاوازیش کە بێجگە لە زمانی شیرینی کوردی کە ڕۆڵی تیا ببین ئەوایە هەم ئەم کارکتەرێک هەموو کارکتەرێکە لە ناو فیلمێکایە شایانی ئەوەیە کە تۆ بەرجەستەیەکی تۆ نوێنەراتی ئەم کارکتەری ناو سینارۆکە زۆر جوانە ئەبێ ئەمەی کە بەرجەستەیەکە تۆی وەکو ئەکتەرێک ئەگەر ناتوانی ئەم ڕۆڵە بەباشی زمانە دەزانی کە لە فیلمەکەیا بەکاری نەوەڵا تێگەم بەڵام زۆر باش ینی ئەو نیە بڵم زمانی فارسی بەباشین بەڵام بۆ ڕۆڵەکە زۆرتر هەوڵەما ئەوەندە جوان هەوڵت بۆیا بوو ئەوەندە جوان ڕۆڵەکەت بەرجەستە کردبوو پێێتەوە دیار نەبووکەوە زمانە نایزانی ئەوایە ڕۆڵەکە سەیری لەوە بکە ئەوە ئەم ڕۆڵە کە ئیبینی ئەم کارکتەرکە بەم زمانە قساگە وا بێت کە زمانەکەش زۆر باش نازانێ و زمانەکەش فێربیلامان کاتە چکە کارکتەرێکە ڕۆڵی کارکتەرێکی گەنجێکی گەرمیانیە بیرێت کەواتە ئەبێت زۆر بە تەواوەتی فارسیش نەزانێت و بۆ ئەوەی کە بتوانی لە هەموو ڕۆح بکەی بە هەموو وشەکانە کە تۆ لە زاری دەرەوە ئەبێ بەباشی ئەو زمانە شارەزابی ئەبێ بە ئاکتینی ئەو جۆرە لە زمانە پێویستی بە ئاکتینێکی جیاوازە بەڕاستی کەواتە کاگڕێکار تاوەکو چەندێک گرنگە ئەو کەسێک کە ئاکتینگەکە و کەسێکە نواندنەکە زمانێکی دیکە بزانە جگەل و زمانی خۆی کە قسەی پێکات بە تاکی دەر بۆکو نەک هەر ئەکتەر سینەماکار بەڕاستیمەکە لە کوردستانین بەداخەوە کام شتاڵم وڵاتێکی گەورە نین بەڵام وڵاتێکین پڕ لە بەهرین پڕ لە چیرۆکین پێویستمان بەوەیە سینەماکارەکانمان چۆن زمانی کوردی ئەزانن بۆی کە بتوانن لە بازنەی خۆیان بچنە دەرەوە بێ زمانەکانی تریش بزان زمانەکانی چواردەورمان بزانن دراوسەکانمان بزانن و جۆرێتی ئەم جۆرەش تاقی بکەنەوە مەسەن بە زمانێکی تریش نواندن کە نواندن بە زمانێکی تر کە زۆر ئەکتەر هەیە لە دنیاە کە بە زمانێکی تر ڕۆڵ دەبینێ ئەمە توانای ئەکتەرەکە زیاتر پیشانەیە کە بتوانێت هەم بە زمانێکی تر پیشانی با و ئەوەش بێ کە ڕۆڵەکەشی بە جوانی بەرجەستە بکەن زۆر باشە زەوی سەخت و ئاسمان دوور لە فیستیڤالەکانە بەشدارە بێت فیستیڤالە ناوخۆیەکان چ فیستیڤالەکانی دەرەوە ئێستا دەستکراوە بە نمایشی زەوی سەخت و ئاسمان دوور و لە دوای شاری سلێمانی شارەکانی تریش شار و شارۆچەکانی هەموو کوردستان نمایش دەست پێ دەکات و بە دوای ئەوەش ڕاستەخۆ ئیتر ئەچینە فستیڤالەکانی ناوخۆی و دەرەوەش کاگڕێکار پێم وابێت تاوەکو ئێستا واتە ئەمڕۆ دوو جار فیلمەکە نمایش کراوە وایە لە سینەما سالمی شاری سلێمانی ئەو کەسانی کە هاتوونەتە دەرەوە ئایا لێتان پرسیون کە فیلمەکەیان بەلاوە چۆنە بۆ چونیان چی بۆ لەسەر فیلمەکە؟ جوانی ئەم فیلمە یەکێک لە جوانەکانی ئەم فیلمە ئەوەیە کە هەر بینەرێک ئەچێت لە شوێنێکی فیلمەکەی خۆی دۆزێتەوە لە سوچێکە لە کارکتەرێکە لە دیالۆگێکە لە لۆکیشنێکە ئەم فیلمە لە هەر چوار پارچەی کوردستان دڵنیام کە هەر کەسێک ببینێت خۆی لە شوێنێکە دۆزێتەوە کوردبوون مەرجی سەرەکی ئەم فیلمەیە کورد دیت وەرە سەری ئەم فیلمەکە خۆ لە شوێنێکە دڵنیا بە ئەدۆزیتەوە ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان و هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان لەم فیلمەیە بەشدار بوون زاراوەکان زۆر زاراوە هەیە لەم فیلمەیە کە خەڵک ئەکتەرەکان کە ئەو کەسانی کە لە ناو فیلمەکان ڕۆڵی پێبین ئەمەش ڕەنگێکی تر و دەنگێکی ترە لە ناو فیلمەکە کە فیلمەکەی جوانتر کردووە لەبەرەوە ئەوانشی کە فیلمەکە ئەبینن یانە دەرەوە سیناریۆ دەرهێنان هەرێک و باسی جوانیەک مەسا ئەم فیلمە ئەوەی باشەکە هەموو شتەکانی هەموو ئەو دیپارتمێنانی کە لە ناو ئیشەکەیە هەمویان حەقی خۆیان هیچ نەبێ حەقی خۆیان کەم نەدراوەتێ حەقی خۆیان دراوەتێ و ئەتوانی بیبینیت لە دەرهێنان لە چیرۆک لە هەموو ئەو کەسانەی ئەو ئەزیزانەی ئەو هونەرمەندانی کە لەگەڵ ئێمەیە لە فیلمەکەیان دروست کرد بەڕاستی هەمویان بەدڵسۆزیەوە بەو پەڕی ینی پێشمەرگانی شەکە کرد باشە چۆن باست لەوە کرد کە هەر کەسێک کە کورد بێت بینەری فیلمەکە بێت لە هەر شوێنێک بێت خۆی لە بەشێکی فیلمەکە ئەبینێتەوە کۆتای فیلمەکەش بە هەمان شێوەیە هەست دەکەم
هەر جۆرە و هەر کەسە و بە جۆرێک پێناسە بۆ کۆتایی فیلمەکە کات نووسەری گەورەی کورد شێرزاد حەسەن بە فیلمەکە ئاڵێت فیلمەکە لەو کاتەوە دەست پێکات کە کۆتاییە تۆ وەکو یاریدەری یەکەمی دەرهێنەر چیاڵێت؟ ئەم فیلمە ئازارێکە کە لەناو ئازاری کوردبوون بەشێکە لەناو ئەم کارکتەرە ئەم کارکتەرانە کە لەناو ئەم فیلمیان هەرێکان هەڵگری چیرۆکێکی خۆیەتی ئەم چیرۆکانە ئێمە ئەگەر مێژووی خۆمان بە درێژایی مێژووی خۆمان ئەم چیرۆکانی کە بەسەرمان هاتووە هەموو جارێ بمان توانایە چیرۆکەکان بۆنەوەی دوای خۆمان بجێڕینەوە بە باشی بیجێڕینەوە هەنێک کارە سادە بوویتە دووبارە نابەوە ئیتر ناچوینەوە سەر هەمان غەڵەتی کە دووبارەمان کردوەوە بەڕاستی ئەم فیلمە دەرفەتێکە بۆ ئەوەی کە ئێمە هەنێک هەڵەمان هەبوو لە ڕابردووە کە دووبارەی نەکەینەوە فیلمەکە ئەوەی کە هەیە چیرۆکی سەرەکی هەیە کە کارکتەرێکی سەرەکیمانەیە کە ناوی هاڕوونە کە دەدەدارە بە نەخۆشیەک و بە دوای چارەسەر ئاگەڕێ لەناو ئەم ڕێگایی کە ئەگات بەرەو چارەسەر و کۆمەڵێک چیرۆکی ترمانێ هەر یەکێک لەم چیرۆکانە جۆرێکە لە ئیدیۆمە کوردیەکان جۆرێکە لە چیرۆکە کورتەکانی کە لەناو ئەم فیلمەیە هەن کە دڵنیام کە زیاتر چێژی بەخشیوە بە فیلم زۆر ئاشکرای مەکەم جارە نەمبینیوە بە گشتی باسیکە بێشی بینی حەزەکەی جاریتر ببینیتەوە لەبەرەوەی کە بە دڵنیای ڕێگەسە من وام من جارێک بینیمە حەزەکەم جارێک تریش ببینیتەوە بۆی کە تۆ چێژی لە چیرۆک بینیەوە لەوانێت جاری دووەم ببین چێژ لە وێنە ببینی چێژ لە میوزیک ببینی چێژ لە دیزاین ببینی کۆمەڵە گونەرمەندی زۆر باش لەم فیلمەیە کاری یەکەم بۆزان بۆ یەکەم جار لە باشوورا کارکەن یەکێک لەوانە هونەرمەندی ئەزیزی ڕۆژاوە کاک مەحموود بەرازی کە میوزیکی ئەم فیلمی دروست کردووە کە هونەرمەندێکی گەورەی بەڕاستی و لێرەوە سوپاس دەکەن کە ئەم کاری کرد و هەروەها کاک محسین خورچیانی کە دیزاینی کارەکەی کرد بەڕاستی ڕۆحی کرد بە کارەکە جا کاکڕێکە ڕەوزە مۆبایلەکەش لەگەڵ خۆتە هێنا و سامەتیشە نەکردووە مۆبایلەکە سامتکە ماشەڵڵا دوو مۆبایلیشی پێنجە با پرسیارێکی ترە لێ بکەم کاکڕێکار کارێکی گران نەبووە کە لە نێو فیلمەکە ئەم هەموو شێوەزارە بەیەکەوە کۆبکەنەوە و ئەو ئەکتەرانە با بڵێن بەردەستی بکەن بۆ ئێوە وەکو دەرهێنەر وەکو یاریدەری دەرهێنەر ئەمە کارێکی گران نەبوو بۆ ئێوە کە هەموو شێوەزارە کۆبکەنەوە ئەم ماپی ئەم بڵین نەخشەی ئەم فیلمە خۆی هەر پێویستی بەوە بوو نەخشەی ئەم فیلمە کوردستان یەک پارچەیە لەم فیلمەیە چیرۆکەکان یەک چیرۆکن ئێمە براکان بە زمانی جیاواز قساکەن لەم فیلمەیە براکان زۆر ئاساییە براکان برایەکمان کرمانجی بێ برایەکمان سۆرانی بێ برایەکمان هەورامی بێ برایەکمان زازایی بێ ئێمە ئەم فیلمە یەکێک لە جوانەکانی ئەم فیلمە ئەوەیە کە نەخشەی ئەم فیلمە نەخشەی کوردستانی گەورەیە نەخشەی ئەوەیە کە ئێمە پێویستمان بەوەیە کە ئیتر ئەم نەخشانی کە کراوە ئەم نەخشە کوردستانی گەورەتان کردووە بەیەک کوردستانی گەورەی بەمانای کوردستانی گەورەی کە بەڕاستی بێ هەموو کوردێک هەست بەوە بکە کە ئیتر کە ئێم برایەکمان لە باکوور برایەکمان لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات ئازاری ئێمەیە مثلا هەمووی بەشێک بێ لەم ئەم جۆرە لە بیرکردنەوەی ناوم فیلمەیە بۆیە لەم کوردی تووەرە سەری فیلمەکە دەستان خۆش بێت کاکڕێکار زۆر سواز بۆ ئامادەبوونت ماندوومان کردیت سواز بۆ کورسان بە هیوای سەرکەوتنی زۆر زیاتر زۆر خۆشحاڵ بووینەم ئێوارەیە لەگەڵمان بوو بێگومان لە ڕۆژانی داهاتووشە منیش هەوڵێم بڕۆم بینێری فیلمەکەتان بوو منیش بۆ چنی خۆمەڵم سپاس بۆ ئامادەبوونت دەستە خۆش بێت